Grand Theft Auto The Trilogy The Definitive Edition هەر سێ یاری Grand Theft Auto 3 Grand Theft Auto San Andreas و Grand Theft Auto Vice City سێ لە گەورەترین یاریەکان لە مێژوودا زۆر خۆشحاڵین ئەوساڵ بەیەکەوە دەتوانین یەکێ لە یاری هەرە بەناوبانگ و هەرە نایابەکان و هەرە جوانەکان هەرە چیرۆکە زەخمەکان لەلایەن Rockstar Gamesەوە تاقیب بکەینەوە ستودیۆیە بەناوبانگە خۆشەویستەکەی یاریەکانی GTA Red Dead کە ئێستا خۆمان خەریکی یاری Red Dead Redemption لە چەناڵ یاریی نوێمان داتێک تریلۆجیەکمان پێدەدا بڕیار لە 11 بڵاو بکرێتەوە ئەواتە ڕۆژی هەینی بەردەست دەبێت لەوە هەر هەمومان و بەڵێندان پێدەدەم کەوا هەر سێ یاری لە چەناڵی ژیر دەبینن بە پارت هەر سێ یاری تاوی ستۆریەکەی تەواو دەکەین ناوانێ مانجی 11 خەریکی هەر سێ یاری بین بە تەواوەتی خۆشەویستان زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا پێتان بڵێم گۆڕانکاریەکی زۆر گەورە لەو یاریەکریا لەوانێ زۆربەتان پێتان وابی گۆڕانکاریەکان کە من بەڵام بێکەوە ئێستا یاریەکە دەکڕین لەسەر PlayStation 5 کە بزای نرخی چەندە بارەست بکەین تکات دەکەم دگمێن لایک سابسکرایب لەبیر نەکەم بە پژیرکردنە ڤیدیۆکانم دەزانم ڕیشم چاکردێت تۆزە شکل منداڵانە بیتەوە بەڵام لەبە هۆکارەکە ڕیش خۆم چاکردێت کە پێتان دەڵێم لە ماوەیەکی زۆر نزیکدا سورپرایزێکی گەورە دەبینین ئینشاءالله با یاریەکە بکڕین اینجا وردەکارەکانتان پێ بڵێن بابین یاریەکە بکڕین هەندێک پارەی تێدایە PlayStation 5ەکە مەڵە نازم چەند تێدایە ئەوزان بەشی کڕینی یاریەک دەکاتن ئۆکێ بزانین لە کوێیان دانایە New Games کەمام دەبی لێرە بی لێرەدایانە ئەوە تەیە $6 So Grand Theft Auto The Trilogy The Definitive Edition واتە کۆتا Edition واتە کۆتایی ئیدیشنەکان وشلیستشم کردیە بڕیارە لە 11 بەردەست بی ترەلەرێکی هەیە و گۆڕانکاریەکانی ژێرە نووسرایە 11 بەردەست دەبی لە بۆ PlayStation 4 Pro ئینهانس کرایەوە دوانێ کواڵیتی 4K لەوەش بەردەست بێت لەسەر PlayStation 5 بێگومان کواڵیتی بەردەست دەبی ئەو ڤێرژنێک کە ئەمن دەیکڕم دەتوانین لەسەر PlayStation 4 بەکاری بێنی و لەسەر PlayStation 5 بەکاری بینی واتە یەک پێویست بەکڕینی دوو نوسخە ناکە یەک نوسخە دەکڕی بەسەر لە بۆ هەردوو لای ئەوەش ئەو ساینۆپسی پێدڵن ئەو ساینۆپسی کە لە یاریەکەی هەیە بەرەتە بە ئەمە بین یاریەکە زانچیت کێتە سەر هیچ کە لەسەر نیە فۆڵۆشی بکەین بابین یاریەکە بکڕین دەتوانین بیکڕین فۆرم پەرچس هەر سێ یاری لە بەمان بەردەستراوە لۆگۆیەکانی هەر سێ یاریە داونلۆد PS5 ڤێرژن دەتوانین ڤێژنی PlayStation 5شی لە بۆ داونلۆد بکەین زانین هەر سێک پێکەوە داونلۆد دەبن یان بەجیا داونلۆد دەبن بینە سەر داونلۆدەکان Grand Theft Auto 3 کە بەتەنیا داونلۆد دەبیتن قەبارەی 5 گیگایە ئۆکێ بازاری ئەوەی پاوزکەین سێکە گوتمان ئەوەندە گیگایە 5 گیگا کەمە زۆر نییە The Collection ئۆکتی Vice City بارەسە داڵبووندی دابنێ واتە بەجیایە سێ یاری جیاواز ئەوە ڤێژنی پلی 4ەکەی ئەوە ڤژنی پلی 5ەکەی ها ڤێژنی پلی 4ەکەشمان داتی بەڵام پلی 4ەکەمان نایەتەنیا پلی 5ەکەمان دەوێت دەنازم جیاوازەکان بە زەڵەتی دەبن Rockstar تاوا کوێستە باسی نەکردێت کە ڤێژنی پلی 5 لەکە پلی 4 چی فەرقە بەڵام باوەڕەسە داوڵۆن دابنێم Queued for download ئۆکەی بینە شوێنی داوڵۆند GTA 3 5 گیگایە یاریەکە زۆر درێژ نییە وە چاوەڕە کراویشەکە یاریشی زۆر درێژ نییە GTA Vice Cityەکە 2 گیگایە بڵێن 11 گیگایە San Andreas 22 گیگایە واتە بەگشتی ئەوە دەتە 33 گیگا 33 لەگەڵ 6 گیگای لەگەڵ 5 گیگای 37 تقریبا 37 گیگایەکت هەیە واتە زۆر قەبارەیان گەورە نییە هاوڕانی خۆشەویستم ئەو یاریەکەمان کڕیم ئەوە هەرسێکی لێکوانە بەدەست دەبی وڵپەیپەرەکانی زۆر جوانن کالۆ ئەوە کەژ نەها دەمێ ئەوەشیان بێتە نێرە دەمێش بێت سە شاشەکەم دڵم پێی خۆش دەبی کە ئەو یاریەشمان هەیە لە شاشەی ئەو هەر سێ یاریمان کڕین و هەرسێکی لەسەر داوڵۆن دەبیتن لە بۆ کاتی پێویستکار گوتمان ڕۆژی هەینی هەر سێ یاری بەردەست دەبن دەتوانین لە بۆ خۆمان تاقیب بکەینەوە خۆشەویستانم ئێستاش بابین ئەو گۆڕانکاریانەتان پێ بڵێم کە لە ترۆلەرەکەی هەیە بزانین چ گۆردرایە چ نەگۆردرایە لەگەڵم بن بێگومان ترۆلەرەکەتان بینێ پێویست ناکات ترۆلەرەکەتان بە تەواوی پێنیشان بدەم بەڵام هەندێک شوێنی ترۆلەرەکەی هەیە ئێستا بۆ نمونە بە جیاوازەکانتان پێ بڵێم ئەوە ڤێرژنی کۆنی یاریەکەیە کە دەبینین لەبەرەوەی کواڵیتیەکەی 480ە پێشتر 480 بۆ PlayStation 2 ئەوە ڤێژنی PlayStation 2ەکەیان هینە نەک لەسەر PC چونکە لەسەر PC GTA San Andreas کواڵیتی هێشتا بەرزتر بۆ لەوەی بەڵام Rockstar بە قەس PlayStation 2 دانایەوەی بڵێ کواڵیتەکەی چەند کەونە ئێستا چۆنە کە ئێستا لە ڕێگەی ئەو ڤیدیۆیە پێمانشاندا وەکو دەبینین لایتینگ زۆر باشتر کرایە تەماشای ئاسمانەکەیکەین ئەو ئاسمانە دووبارە دانرایتەوە تا دەستکاریکردنی ئەو دانرایتەوە ئەو گژوجیایەکە دانرایتەوە تێکسچەری دەبین بەردەکان زۆر جوانتر کرایەوەرە مۆدێڵی 3D CJ زۆر پۆلیگانەکەی زیاتر کرایە و ئەوەی جێگەی سەرنجە جلوبەرگەکەشی زۆر چانەکرێ بەڵام هەر باشترە زۆر باشترە لە چاو ڤێژنی پێشووی
بگومان ئەوەش لۆگۆی یاریەکەیە ئۆکێ ئەوە مەبەستمە کە باسی ئەو قیتارەشتان لە بۆ بکەم ئەگە سەری قیتارەی بکەین تەماشاکەن تێکشتەرەکەی کواڵەتی چەندە نزمە زۆر نزمە کواڵەت تەماشا وێنەکان بکەن هەمووی پیکسڵە واروە پیکسلەکان کواڵەتە نزمە زۆر ینی وەکو ڕێزۆلوشنی کەمە ئاسمان هەروەها باڵەخانەکان لە دوورە زۆر سەرنجڕاکێش نییە بەڵام ئەگەر تەماشایەکی ڤێژنە نوێیەکەی بکەین کە ئێستا لێرە پیشانی دەداتن تەماشا ریفلێکشنمان هەیە وێنەدانەوەمان هەیە کەواتە کواڵەتەکەی بەرزکرێتەوە وەروەها ریفلێکشنیش زیاد کرێ وێنەدانەوە زیاد کرێت کە ئەوەم لەوانەیە ڕێی ترێسینگ نەبی تەنیا وێنەدانەوەی پێدەوترێت ماپ ریفلێکشن واتە هەمانە ئەو ئاسمانیان هینەیە پێچەوانەیە کردیتەوە لەسەر ئەو شەمەندە فەریدیانەیە ئەپاستیان کەم کردەوە ئەو پێدرێ ماپ ریفلێکشن کان دەخشتمە سەخینیتەوە لی دەزانم سێبەری شتەکانیش باشتر کریا بەڵام زۆر پرفێکت نییە بۆ منە سێبەری وەی لێرەیە بەخۆی دەبێت لێرە یان ئەوە سێبەری وەی نییە نازانم هیم سێبەرەکەش زۆر باش نییە بەڵام زۆر جوانترە سیرکردنی تەماشای وێنەدانەوەی ئێرە بکەین ینی ئەو درێن وێنەدانەوە سەری ئاوەکەی بکەین کواڵەتی ئاوەکەش بەرز کرێتەوە بەڵام باڵەخانەکان ئۆکێ بڕام چکە ئێستا ئەوانش ڕێزۆلوشنیان زۆر بەرز نییە ئەگە تەماشایەتی ئێرە بکەین خاکەکە تەماشای زەویەکەی بکەین ئەو زەویە ئەو کاشیانە کواڵەتیان بەرز کرێتەوە ڕێزۆلوشنی مۆدل 3Dەکەی باشتر کریا بەڵام شێوەیەک کارتونی کرایە کە پێم وایە شتێکی باش ناکرێت کارتونیە چکە ناتوانن بێن دووچای کارتەکان بە تەواتی بگۆڕن لەبەرەوەی هەمومان بیر دەکەینەوە ئایا CJ بزە بە شکلی کوپ وە کاتی خۆی بە شێوەیەکی کواڵەتی نزم بینیمانە ئێستا لەوانەیە کە کارکتەرێکیان دانا بە شکلەکەیان بە تەواتی گۆڕیوە دەماوت ئۆکێ بە CJ ناچی بەڵام ئێستا بە کارکتەرەکانی پێشتر دەچن بۆ منە کابراایی پێشتر دەچی بەڵام پاکرێتەوە بۆیە شکلشی تۆزە کارتونی هەیە ئەم خەڵک رازیە سێبەرەکان لێرە زۆر جوانە وێنەدانەوە زۆر جوانە تەماشا ریفلێکشن و تێکشەری و دارانە بکەین ئیجلو بەرێک واروە هەم زۆر باشتر وە لەوی میمتر دەستیان پەنجەکانیان لێک زیابیتەوە لەمەوە ڤیدیۆ زیاتر وردەکاریەکان بێت ئێستا ئەوە لێرە ڕۆژ و شەوی شەو و ڕۆژی فەرقە تێکشەرەکان بە گشتی ئەو دارانە بە گشتی لەگەڵ ئەو باڵەخانە نوێیانە کە سیرکەن زۆر فەرقی کردیە زۆر ینی ڕووناکترە ڤایبرنتە واتە وێنە ڕنگ زیاترە واروەها ئاسمان هەموو شتە کواڵەتی زۆر بەرزترە بە تایبەتی ئەو لە ڤایستی ئەوەش ڤاین هود کە بە حیاتی ڤاین هودمان بەو شێوازە جوانی نەبینیوە لە سەن ئەندرێس ئێستا زۆر جوانە بە تایبەتی ڕەنجی تەنانەت ئەستێرەشیان بە شێوازەشی جوانتر لە بۆدانە تەنانەت هەلیکۆپتەرەکانی جوانتر دانرێنەکە یەکجار دڵمان پێخۆشە ئۆکێ لێرە گۆڕانکاریەکان زۆر گەورەتر دەبین شکلی CJ بکەن لەگەڵ برایەکەی ئەوزان برایتی ونیە برایتی تێشە تێکشتنی جلوبەرجی ئەوەی بکە لەگەڵ ECJ و برایەکەی وەرەوە کاشیانە سیرکەن ئەو دۆڵابانە سیرکەن ئارد و ئاسمانی فەرقە ئارد و ئاسمانی فەرقە ئێرە زۆر جوانتریش بەدیا دەکەین بەڵام ئارد و ئاسمانی فەرقە سیرکەن دووچای CJ زۆر پاکترە جلوبەرجی تێکشتری بەرزترە دیوارەکان بە تەواتی ڕیمەی کرێتەوە ئەوشتان هەموو ڕیمەی کرێت دووبارە دروست کرێتەوە و دانرایتە شوێنی خۆیان دۆڵابەکان ئەو پەردەیە هەروەها هەموو شتێک گۆڕانکاری بەسەراتەوە تەنانەت ئەو شوشێش کە دانرایە لێرە گۆڕانکاریەکی زۆر گەورە ڕیمەیک دەبین کە دووبارە دروست کرێتەوە سەری ئەو ئافرەتی بکەن لێرکوانە دەیبینی بزانە کواڵەتەکەی چەندە نزمە ئێستا چەندە بەرزە دروست کرێتەوە دانرایتەوە شوێنی خۆی هەروە وێنەدانەوە لەسەر ئۆتۆمبیلەکانیش بە هەمان شێوە لە دوورەوە تەنانەت بە شێوەیەکی دوورتری شتەکان بە دیار دەکەون کە پێشتری شتەمان نەبوو ئۆکێ ئەوە GTA 3 کە یاریی زۆر کۆنە زۆر چارگۆشەیە توانێت کات خودێمان پێمان دەگوم مقبە تەماشا بارانەکە بە تایبەتی باران لێکوانە زۆر دیارە باران بە شێوەیەکی زۆر ئاوتۆ فۆکسی پێ دەڵێن ئاوتۆ فۆکسە لەبەرەوەی تەکنەلۆژیا پێشکەوتووە نەبووە ئێستا باران تەماشا چەندە جوانە لە ژوورەوە کارکتەرەکە ڕووناچەکەی زۆر لە ڕواقعیتر دەچیت تەنانەت دوێنێتانی کە باران بە زەوی دەکەوی کاردانەوەکانی بارانەکەی جوانترە دنیا زۆر تاریکترە و جەوێکی جوانتر و خۆشتری هەیە لە بۆی سەیری بکەیت بە هەمان شێوە لێرە لە نزیکەوە کارکتەرەکان دەبینین بۆ نمونە پاڵەوانەکەی GTA ڤایستی لێکوانە پرچی دموچاوی وەروە جلوبەرەکەی کواڵتی بەرزترە وەروە لێکوانە سەیری ئەو کابرایە بکەن ڕاستە دموچاوی کارتونیە بەڵام سەیرکردنی جوانترە بە هەمان شێوە لێرەش ئەو دیمەنە زۆر جوانە ئەوە ڕاست سیارەکە CJ سیرکەین وێنەدانەوەکەی زۆر جوانترە CJ بەخۆشی دەستی لێکرایتەوە ئێستا ئەوها نییە ئەو هەیە پێشتری ئەو هەیە دەکرد CJ this here not here ئێستا ئەو هەیە باشترە داریش وەروارە بیرم کە پێتان بڵێم لێرەش دارەکان سەیری دارەکان بکەین
تێکشەریان زۆر بەرسە پێم وابی ئەوە هەر هەمان داروباری GTA 5 هینایتان لێرە دایاننا چکە زۆر بەوی دەچی لێرەش بە هەمان شێوە بارانەکە و دارەکە ئەوە دەستی هەر بۆوە پێشتر دەستی بزان دەستی کەم پێشتر ئەها دەستی کۆ دەستی پێوە نیە پەنجە پێوە نییە ئێستا پەنجەکانی هەموو بیتەوە گوڵەکەی دومچاوی هەموو شتێک باشترە زۆر زۆر لێرەش هەمان شت لێرەش تەمشای ئەو کڵەبەی بکەین تەنانە سەیری بۆردەکەی بکەن تەختە تەباشی دەکەم ناڵە بچ خۆی بۆ بەڕک ڕووناک بتر بیتەوە بەڵام بەگشتی دەوروبەرەکەی زۆر زۆر جوانترە ئەو مایگات زۆر زۆر جوانە ئەو دیمەنە هەتا دەستکاری ئەوەشیان کردی هاوڕێیان دووکەڵ وەروە ڤیژوەڵی ئاگریش زانە دیمەنە جوانە زۆر زۆر ڕاکێ دەی دمچوی ئافرەتی بکەن زۆر زۆر پاکتر و جوانترە دیمەنە زۆر زۆر شەراب کاڵ درێت وەکو بەڵێنە پێداینە ڕۆژ یەکەم تەکا ڕۆژی هەینی لە بەیانیەوە چاوتانە چناڵی ژیری بی هەر سیاری پارتی 1 و 2 پارتی 1 و یەکی پارتیەکی سەنەدرێسی پارتیەکی ڤایستی پارتیەکی GTA 3 3 تێکەڵ بە هەشتێکتان پێ نیشان دەم ئینشاءالله بە هیوایەوە سوودی لێ وەگرن تا ڤیدیۆ دیکە تکا دەکەم دگمە لایک سەبسکرایب لە بینەکە سەیری هەم ڤیدیۆکانم بکەن واتان لەگەڵ